لە هەولێرێ مەراسیمێک ببوونەیە دەرچوونە 115 خوێندەکارên Rojavayê Kurdistanê birêveçû zerdişt hemê zanyariyan did. بله دنباش رخصنا سپارک یا هلندی کو ودره رسمک انجام داده او رسم جی در چون است خواندوان روجاوای کردستان لهریم کردستان نه سر آستا پیمانگه و زانکویانه هر سال رخصنا سپارک آهنگ که جبو خواندوان یا در چون خواندوان روجاوا انجام داده ل این سال رسم انجام داده جبو رکارن رونا ویروس کرونا جبو و رسم د برز راهل عزیز و کو رهبرگشتی رخصنا سپارک دقل من بدك وبحثه چالاکیا سرکه یا آرماج سرکه یا و رسمی بکه که راهی سپس جو بدل فته گلک سپاس هگرج مرا بیجی ون دوا رسم خدا چپکن جبو خواندوان روجاوای کردستان اوین کو درچونه چند خواندوانن بگشتی بله زۆر سپاس پێشەکی پیرۆزبای ڕۆژی ئاڵای کوردستانەکەم ئێمە وەکو ڕێکخراوی سپارکی هۆڵندی ئیمڕۆ ڕێوڕسمی پیرۆزباییکردنی 115 کوردانی ڕۆژئاوا کە لە هەرێمی کوردستان لەسەر حسابی یاخۆ لەسەر ڕێکخراوەکەمان توانیوانە لە 4 ساڵی ئایندەیە بۆ قوتابیانی کە لە زانکۆ خوێنیان و هەم 2 ساڵی ڕابردوو بۆ تەلەبانی کە لە پەیمانگاکان خوێندویانە ئێمە توانیمانە دعمی مادی و معنەویان بکەین و خۆشبەختانە ئیمڕۆ 115 ئێمە ئەتوانین بڵین سەرکردە با بڵین خەڵاتیانەینە و پیرۆزبایان لەکەین ئەمان ئێستا ئامادەم چنە قۆناغێکی کەی ژیانیانەوە و ئەمانە ئێستا ئامادەن بۆ بازاری کار بتوانن لە بازاری کارە ئیش بکەن کۆمەڵی علم و زانستی تازەیان وەرگرتووە کە ئەتوانن ئیسیفادی لێ بکەن بۆ خۆیان و بۆ عایلەکەیان و بۆ کۆمەڵگەش ئیسیفادیان لێکە جێی باسەکە من زۆر سپاسی حکومەتی هەرێمی کوردستان بکەم وەزارەتی خوێنی باڵا وەزارەتی پەروەردە زانکۆکان پەیمانگاکان هاوبەشەکانمان ڕێکخراوەکان کەوە مادوونە ناسانە شان بەشانی ئێمە و خوێندکاران و قوتابیان توانیویانە هاوکاری ئێمە بن لە ماوانی ساڵانی ڕابردووە بۆ ئەوەی ئەم گەنجانە داهاتوویەکی ڕوونیان هەبێ بۆ زۆرێک لەمان خەونێک بووە خوێندن خەونێک بۆ ئەمان ئیمڕۆ ئەوە تاتوانیویانە بیکەنە واقع و بوێرن خەونی گەورەتریشیان هەبێ زۆر سپاس بۆ العزیز رهبرگشتی رخصنا سپارک دهمان دمه د برز احمد محمد امین دیگل با وکو رهبر یکیت خواندوان و جوان دموکراتی کردستان روجاوا کو اوجی لسر همان مجاره دیگل وی رخصنا هماهنگن گلو اوچت بشن کاک احمد اون چه خواست دیگل رخصنا سپارک آلی کارن هماهنگن دا کو خواندوان روجاواج منحیان به پار نبن دهمان دمه د اونج بو خواندوانان چت بشن بله دسواشیل وتکن امراسی ما کو یکیت خواندوان و جوان دموکراتی کردستان روجاوا به هم تقریبا دسپیکا هاتنا دامزران هروها اج دسپیکا او کبجن هاتنا ریخراو سپارک تمامان سیقو همانگی سال بسال تقریبا من وتکن قوم کاربن راستی باشترین زیدترین کس راستی کاربن بجداری من دیدش بر مثلا مشروع سپارک بلكي سري طارق معين بس دبر تواجد ما وفعلي حتى ناف مخيمات هذا ناف باشارة ام كان بهتر بقينا طالب وكاربن استفاده فمن حابكن وبراستي اخفنا مش ورا ويرو جهد الخشيه وبين مطلبي ما قبشتي او ما ديبونك بوانا كيرن هاكي تخرج دبن وسبت بازاري كارد استفاده بكن شلهري ما كردستانيا بشروج روجاوای كردستاني ومن فيها سركف نجوار خوازن وكي ديجي ام دبيجن ودريه يكي تياما بري خوندني وحتى خلال مرحله خوند وحتى بشتي خوندجي دريه ما فكري جوار ام بشتوان ان شاء الله جوانا كير گلک سپاس امین بله دوی رسمی داد د 115 خواندوان روجاوای کردستان آمده بن در چون آمانه ده همان دمی داد 15 خواندوان بور 11 خواندوان کو آستا یکم و دوم سیم جی دی بین خلاط کردن سەرۆکی فەرەنسای تووشی کۆرۆنایە بوو 7 ڕۆژ